کۆشکی سپی ڕاگەیاندووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمەریکا فەرمانی فراوانکردنی کەرتی کەشتی سازی جەنگی داوە. ئامانجی سەرۆکی ئەمەریکا لەو پلانە بەهێزکردنی کەشتی سازی ئەمەریکایی و هەروەها پێشخستن و دابینکردنی هەلی زیاترە بۆ هاوڵاتیانی ئەمەریکا کە لەو بوارەدا کار بکەن. پلانەکەی سەرۆکی ئەمەریکا هەمەلانەیە و دروستکردنی مەیدانێکی کەشتی سازی گەورە لەخۆ دەگرێت کە لە 80 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. چەند شوێنێکی کەنار دەریاش دیاری کراون بۆ ئەم کارگەناوازەیە، بەڵام هەتا ئێستا یەکلایی نەبووەتەوە و بڕیاری کۆتایی لەبارەوە نەدراوە. هۆکاری دروستکردنی کارگەیەکی لەم جۆرە وەکو کۆشکی سپی دەڵێت ئەوەیە کە ئەمریکا لە چەند ساڵی ڕابردوودا کەمتر پەرژاوەتە سەر ئەو بوارە و کەمتر گرنگی پێدراوە. ئەمە لە چوارچێوەی پلانەکانی سەرۆک دۆناڵد ترامپە بۆ دابینکردنی سیستەمی بەرگری بێوێنە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمەریکا. حکوومەتەکەی دۆناڵد ترامپ ئەم هەنگاوە بە سەردەمی زێڕینی دەریاوانی ئەمەریکا ناوزەند دەکات. لێرە و لەوێ گلەی لە تێچووەکانی هەنگاوێکی لەم جۆرە هەیە. لە بەرامبەردا حکوومەت دەڵێت ئامانجەکە ڕوون و ئاشکرایە کە بریتیە لە دروستکردنی کەشتی نوێ بە تەکنەلۆژیای سەردەمەوە. چاکردنەوەی ئەو کەشتە جەنگیانەی پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و هەروەها لە کۆتاییدا بەهێزکردنی سوپای ئەمەریکا بۆ ئەوەی وەک هەمیشە لە پێشنگ بمێنێتەوە. لە کۆتاییدا هەموو ئەم هەنگاوانە بەدەستی کاری ناوخۆیی ئەمەریکایی دەکرێن و ئەمەش هەلی کاری زیاتر بۆ هاوڵاتیان دابین دەکات.